کۆبوونەوە سەردانەکان دەستی پێکردووە لە نێوان لایەنە سیاسیەکاندا بۆ باسکردن لە پرسی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم کە بەهۆی ناکۆکی لایەنە سیاسیەکانەوە تا ئێستا دواخراوە وادێک بۆ هەڵبژاردن دیاری دەکەن بەڵام لەم نێوانەدا پرسی پێکاتەکان گرنگە لەبەرەوەی پێکاتەکان داوا دەکەن کە سیستم و مەکانیزمی هەڵبژاردنەکان بەو شێوەیە بێت کە مافی پێکاتەکانی تێدا پێشێل نەکرێت و بە شێوازی یەکبازنەیی پێکاتەکان بتوانن لە هەڵبژاردنەکاندا بە شێوازێکی کاراتر بەشدار بن. زیاتر قسە دەکەم سەبارەت بە بڕیار و هەروەها داواکاری پێکاتەکان لە حکوومەت یاریمی کوردستان بە تایبەتی بۆ هەڵبژاردنەکانیش چه مەکانیزم و هەروەها بۆ چوونێکیان دەبێت سەبارەت بە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. بەڕێز مونا قەهوەچی سکرتێری پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی چاکسازی تورکمان لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز مونا ئەم کاتت باش بەخێر بێ بە کوردستان 24. بەڕێزت پێشووتر ڕاتگەیاندووە کە ئێوە قسەی کۆتایی خۆتانتان سەبارەت بە پرسی هەڵبژاردنەکان کردووە وەکو پێکاتی تورکمان. قسەی کۆتاییتان چییە؟ داوای چی دەکەن؟ بەڵێ ئێمڕۆ پارتی چاکسازی تورکمان لەگەر بەشێک لە حەزب و لایەنە سیاسیەکانی پێکهاتەی تورکمان پێشوازی دەکات لە شاندەی پارتی دیموکراتی کوردستان. بە خۆشحاڵیەوە هەمیشە پارتی دیموکراتی کوردستان ڕاو بۆ چوونی پێکهاتەکان بە هەند وەرگیراوە و هەمیشە پاڵپشتی پێکهاتەکانی کردووە و داواکاری پێکهاتەکان زۆر ڕوونە و بە چەند خاڵێک لە خۆی دەگرتەوە کە پێکهاتەی تورکمان ئامادەیە کە ئەم ساڵ بەشداری لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکات و بە تایبەتی بە شێوازی یەکبازنەی بەشداری هەڵبژاردنەکان دەکاتن چکەوە لە بەرژەوەندی پێکهاتەکانە و گرنگە ڕاو بۆچوونی پێکهاتەکان لە ئامادەکردنی هەمواری یاسای هەڵبژاردن بە هەند وەربگیرێتن و لەگەڵ ئەوەشدا پێکهاتەکان سوپاس و سەرجەم حزب و لایەنە سیاسیەکانی کوردستانیەکان دەکات ئەگەر هاتوو پاڵپشتی داواکاریەکانیان کردو لە کاتی داڕشتنی هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی باشە. پێشووتریش ڕاتان گەیاندووە کە ئێوە لەگەڵ سیستمی فرەبازنەی نین بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لەبەرەوەی پێتان وایە کە مافی پێکاتەکان پێشێل دەکرێت. ئایا پێتان وایە هەوڵێک هەیە بۆ کەمکردنەوەی مافی پێکاتەکان بە تایبەتی ئەگەر ئەو سیستمە جێگیر بکرێت و ئەم لایەنانە تا چەندە ئێوە باستان کردووە لەگەڵ لایەنە سیاسیەکان لەسەر ئەم پرسە؟ بەڵێ ئێمە وەکو پێکهاتەی تورکمان لە کۆبنەوەیەکی بەرفراوان ئەنجامدرا و بە ئامادەبوونی سەرجەم حزب و لایەنە سیاسیەکانی پێکهاتەی تورکمان و بە ئامادەبوونی نوێنەری نەتەوەی یەکگرتووەکان و بە ڕاشکاوانە هەر سەرۆک حزبێکی تورکمانی بەڕێز ڕاو بۆ چوونی خۆی زۆر بە ئاشکرا بە نوێنەری نەتەوە یەکگرتووەکانی گەیان و دواتر راپۆرت ئامادەکرا لەلایەن نوێنەری نەتەوە یەکگرتووەکان کە هەڵسانگاندنی کاری پێکهاتەکان بە پێویست دەزاندرێ کەوا بە یەک بازنەی بەشداری بکاتن چکە پێکهاتەکان بۆچی سیستەمی کۆتاییان قبول کردیە چکە تاکو ئێستا هیچ چۆن بڵێ ڕفراندۆمەک و چۆن بڵێ ئیحسایەک و ژمێریاریەک ئەنجام نەدراوە کەوا پێکهاتەی تورکمان ڕێژەی چەندە و ڕێژەی دانیشتوانی پێکهاتەی تورکمان زیاتر لە پارێزگای هەولێرە بە پێچەوانەوە کە ئەم پرۆژێ ئێستا ئامادە کراوە لە پەرلەمانی کوردستان گەڵاڵە کراوە لەلایەن بەشێک لە فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان سەرڕای بە پێشێلکردنی مافی پێکهاتەکان کە ڕاو بۆ چوونی دیدی تێڕوانینی پێکهاتەکان وەرنەگیراوە و ئێمە لە ئەو مادەیە کە گلەیی و ڕەخنە و تێبینیمان هەیە کە شێوازی گۆڕینی سیستەمی هەڵبژاردن بۆ کۆتاکان لە یەک بازنەی بۆ 4 بازنەی ئەوە قابلی قوبوڵ نییە و ئێمە وەکو پێکهاتەکان سازش لەسەر ئەو بڕگەیە ناکەین لەوانەیە سازش لەسەر تەواوی یاساکەی هەڵبژاردن بکرێتن ئەویش لەو بەرژەوەندی خەڵکی کوردستان و بۆ ئەوەی هەڵبژاردن بتوانین لەم ساڵەدا ئەنجام بدرێتن بەڵام سەبارەت بە کورسی کۆتاکان بریار و خاوەنی بریار لەلایەن پێکهاتەکانە بۆیە پێکهاتەکان لەگەڵ ئەوەیە بە یەک بازنەی بەردەوامی بە هەڵبژاردنەکانی پەرلەمانی بەڵێ بەڕێز مونا پێشووتریش پێکهاتەکان بە تایبەتی پێکهاتەی تورکمان داوایان کردووە کە کورسی کۆتا لە پەرلەمان ڕێژەکەی بۆ پێکهاتەی تورکمان زیاتر بکرێت لەبەرەوەی ئەوان پێیان وایە کە بەم شێوازە دەتوانن زیاتر ڕۆڵیان دەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ئەو پرسە گرنگانەی کە پەیوەستە بە مافی پێکهاتەکانەوە بۆ ئەم بابەتە چه پرۆژەیەکتان هەیە؟ هیچ پلان و پرۆژێکی تایبەتتان داوەتە لایەنە پەیوەندیدارەکان؟ ئێمە چاوەڕێ دەکەن لایەنە سیاسی کوردستانیەکان پرۆژەیەکی هاوبەش نیشتیمانی ئامادە بکەن و ڕێکەوتنی لایەنە سیاسیەکانی کوردستان لە دەرەوەی پەرلەمانی کوردستان زۆر گرنگە و ئەگەر ئەو تەنگەژە سیاسیە ئەو ناکۆکیە لە نێوان لایەنە سیاسیەکان کۆتایی هات بێگومان ئێمە وەکو پێکهاتەکانش پرۆژەی تایبەت خۆمان هەیە و ئەو پرۆژەیە دەبێتن بۆ زیادکردنی کورسی کۆتاکان
بەڵام ئێمە هیچ کاتێک نابینە دروستکردنی لەمپەر بۆ ئەوەی هەڵبژاردن دوا بخرێتن هەمیشە پێکاتەکان ڕۆلی ئیجابی هەبوو لە هەرێمی کوردستان و هەمیشە دەست پێش خەریک کردووە لە دەستبەرداری مافەکانی خۆی بۆ ئەوەی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بەرقەرار بیتن و دەستەبەرکردنی ئەو دەستکەوتەی لە هەرێمی کوردستان بارێزراو بیتن. باشە پێتان وایە هەڵبژاردن ئەمساڵ بەڕێوە دەچێت ئایا بە پێی زانیاریەکانی ئێوە هیچ وادێکی دیاریکراو هەیە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن لایەنە سیاسیەکان چەندە لە ڕێککەوتنەوە نزیکن بۆ ئەم بابەتە؟ بەڵێ ئێمە وەکو پێکاتەی تورکمان ئامادەین هەر کاتێک بڕیاردرا و لەلایەن بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژ و کاتی دیاری کرا ئێمە وەکو پێکاتەی تورکمان هیچ کێشە و گرتمان نیە ئامادەینە بۆ بەشداریکردنی لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڵام هیوەخوازیین ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان بتوانین ئەو دۆخە ناهەموارە بە شێوازێک بێتە کایەکەوە پێشێلی مافی پێکاتەکانیش لەناو پرۆژەکەدا جێگر نەکرێت. باشە جیاواز لە بابەتی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان لەگەڵ یەکتر و پێکاتەکان بە تایبەتی بابەتی پرسی پێکاتی تورکمان سبەی پەرلەمانی کوردستان دوای ئەو خولەی کە لە پشوو جابووە ئێستا دەست بە دانیشتەکانی دەکاتەوە ئەکرێت باس لە گرنگی دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمان و گرنگترین تەوەرەکانی دانیشتەکە بکەن چۆن بەڕێوە دەچێت و سەرجەم لایەنەکان ئاگادارن بۆ کۆبوونەوەی سبەی؟ بەڵێ بانگێش لەلایەن سەرۆکی پەرلەمانی کوردستان ئاراستەی بۆ سەرجەم پەرلەمانتارە بەڕێزەکان کرا و بەرنامەی کاریش لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئامادەکرا و بڵاویش کراوە لە سایتە فەرمیەکان و لە سایتی پەرلەمانی کوردستانیش و ئێمە بەیانەی یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان باکردنەوەی وەرزی یاسادانان پەرلەمانی کوردستان کە پشووی پەرلەمانی کۆتایی پێهات پشوو واتە دانیشتەکانی پەرلەمان ئەنجام نەدرا ئەگەرنا سەرۆکایەتی پەرلەمان و لێژنە تایبەتمەندەکان هەمیشە بەردەوام بە لە کارەکانی خۆی بۆ ئەوەی راپۆرتەکان ئامادە بکەن بۆ ئەو مەبەستە ئەو پشووە دانراوە و ئێستا بەشێک لە راپۆرتەکان ئامادە کراوە بەشێک بۆ خوێندنەوەی دووەم و بەشێکیان بۆ خوێندنەوەی یەکەم و ئەو دەستەکار کێشانەوە بەشێک لە فراکسیۆنە جیاجیەکان لە پەرلەمانی کوردستان کە ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیان کردبوو بە ڕێکارە پەیرەوی ڕێکارە یاسایەکەی خۆی دەگریتە بەر و دەخرێتە ناو بەرنامەی کار و بەیانی کاری لەسەر ئەو بەرنامەیە دەکرێت. باڵە دەست لە کارکێشانەوەی بەشێک لە ئەنجامانی پەرلەمانی کوردستان و هەروەها بەشێکی دیکەیان کە بەشداریان لە دانیشتەکانی پەرلەمان نەکردەوە دوای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ خۆلی پێنجەم هیچ گرفتێک لە بەردەم کۆبوونەوەکانی پەرلەمان و بڕیارە گرنگەکان دەردەکات دروست دەکات ئەو پرۆژە یاسانی کە پێویستیان بە تێپەڕاندن و پەسەندکردن لە پەرلەمانی کوردستانەوە؟ نەخێر بە هیچ شێوەیەک کێشە و گرفت دروست ناکاتن بۆ دەستەی سەرۆکایەتی و بۆ پەرلەمانی کوردستانیش چونکە تەمەن درێژی پەرلەمانی کوردستان کە بە یاسا پەسەند کرا لەلایەن 85 ئەندام پەرلەمان پرۆژەکە پێشکەش کراوە و لەلایەن 80 ئەندامی پەرلەمانتاری بەڕێز کە تەمەنی درێژکردنی پەرلەمانی کوردستان بۆ ئەم ساڵە بۆ ئەوەی کەوا ڕێککەوتنی لایەنە سیاسیەکان دەست پێ بکاتن تاکو بتوانین لەم ساڵەدا هەڵبژاردن ئەنجام بدرێتن بەڵام ئێمە پێی پێڕە و هەڵسوکەوت دەکەین لەگەر پەرلەمانتارە بەڕێزەکان و ئەوەی گرنگە لای ئێمە کە بەشێک لە پەرلەمانتارەکان بە شێوازی فەرمی داواکاری خۆیان ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیان کردووە کە دەست لە کارکێشانەوەی خۆیان بڵاویان کردووە و داواشیان کردووە لە سایتە فەرمیەکانیش بڵاویان کردووە بەڵام بەشێک لە پەرلەمانتارەکان کە تاکو ئێستا وەک بە ناوی بایکۆت ئامادە نابن لە ناو هۆڵی پەرلەماندا ئەویش پێڕەو هەیە ئێمە بە ڕێکارە پەیرەویەکان هەڵسوکەوت دەکەین و ڕێکارە پەیرەویەکان دەگرینە بەر. بەڵێ بەڕێز موناقە هۆچی سکرتێری پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی چاکسازی تورکمان لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس.